مهرەبانی یعنی چ؟ مهرەبانی ئەگەر ئەمە تەمەشا بکەین، خوای گەورە ئامرە، ئەمری لەسەر ئینسانی کردیە، ڕابطی بەینی ئینسان و خوای گەورە علمە. شتێک هەیە لە ذاتی خوای گەورە هەیە و لە ناو هەمووشماندا هەیە، هەمومان بێبەژنینە لەو شتەی، کەواتە خاڵەکی هاوبەش هەیە لە بینی هەموو مرۆڤێکی لەگەڵ خوای گەورە، یعنی شتێکی خوای گەورە لەکن هەمومان هەیە. ئەو شتێ چییە لە بینی مرۆڤەکان و خوای گەورە هاوبەشە؟ ئەویش ڕۆحە. ئەدی ڕۆح چییە؟ کەسی چی لێ نازانیتن، کە مادەم کەسی چی لێ نازانی ئەدێمە چ بکەین؟ خوای گەورە دەفەرمیتن لە سوورەتی کەهف کۆتە ئاەت ئەوەی دەوێت ئەمن ببینی دوو شتان بکاتن، یەکەمینیان شریکم لۆ دروست نەکا، دووەمینیان چاکەی بکە لە دنیاە. کاتێک کە دەمرین لە قیامەتی ئەو مەشەدەمان لۆ تۆمار کرایە، دەرێ خوای بمگەڕێنەوە دنیا با چاکەی بکەم. مهرەبانی سەرتاپای چاکەیە، کەوا ئەمە دەمانەوێ خوای گەورە ببینین، ئەمە دەمانەوێ ئاوی کەوتەر بەدەستی پێغەمبەری نازدارمان بخۆین، ئەمە دەمانەوێتن ئەوەی هەیتمان خوای گەورە وەقتی دایتێمە، ئەو علمەی هەیتم خوا لێم دەستینتەوە.